This is NRT's Dialogue. دیالۆگی ئەم جارە بە بەشداری ڕۆژنامەنووسان کەمال ڕەئوف، ئەحمەد میرە، ئاسۆ سەردی، شوان محەممەد لەگەڵ ڕۆژنامەنووس توانە عوسمان. سڵاتان لێبێت لە بەرنمەیەکی تری دیالۆگا پێتان گەشتینەوە. بابەتی ئەمەڵقەی دیالۆگ قسەکردنە لەسەرەوەی کە ئایا داهاتووی ڕۆژنامەگەری ئەهلی لە کوردستانە چی لە دێت. پێشەی دەستکەین بە گفتوگۆکەمان با پێکەوە ئەم راپۆرتێک دەقەیە بینین و ئەگەڕێنەوەلاتان. بەهۆی شۆڕشی تەکنەلۆجیا و فراوانبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئەنتەرنێتەوە، چاپەمەنی و میدیای نووسراو لە جیهاندا لە پاشەکشەیەکی بەردەوامدایە. بە جۆرێک لە ئەوروپا و ئەمریکا لە چەند ساڵی ڕابردوودا و تا ئێستا سەدان ڕۆژنامە و گۆڤار یان داخراون یان چوونەتە ئۆنلاین، لەوانەش ژمارەیەکیان ڕۆژنامە و گۆڤاری جیهانی و بەناوبانگن. بەڵام لە چەند ساڵی ڕابردوودا لە کوردستان بەهۆی باشی ڕەوشی ئابووریەوە پاییزی چاپەمەنی و میدیای نووسراو دەرنەکەوت بوو، تاوەکو قەیرانی دارایی ساڵی پارکە بووە مای هەڵوەرینی چەندین بڵاوکراوە کە دیارترینیان ڕۆژنامەی هاوڵاتی بوو دوای 16 ساڵ کارکردن. بە جۆرێک تا ئەمڕۆ نزیکەی 850 گۆڤار و بڵاوکراوە لە هەرێمی کوردستان داخراون. ئەم بەرنامەیە گفتوگۆیە لەسەر داهاتووی ڕۆژنامەگەری ئەهلی لە کوردستان. جارێک کە سڵاتان لێبێ کاکەمە لە جەنابتەوە گەر دەست پێ بکەم، گوێگیری نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەڵێ لە 15 مانگی ڕابردووە 850 بڵاوکراوە لە هەرێمی کوردستانە داخراوە. هەفتەی پێشوو یەکێک لە دیارترین ڕۆژنامە با بڵێن ئەهلیەکانی کوردستان کە ڕۆژنامەی هاوڵاتی بوو دوای 16 ساڵ لە دەرچوون داخرا. بەشێکی کە لەو ڕۆژنامانەی تر لە ئارایە کە ئیشان ڕۆژنامەی ئاوێنەیە و کاگا سۆسیلێ ئەویش لە وەزعێکی باشانیە و ڕەنگە تا کۆتایی مانگی نیسان بتوانێت بەم وەزعە ئێستا بمێنێتەوە گەر ڕێگە چارێک نەدۆزنەوە. تقریبا بە شێوەیەکی گشتی چاپکراوی ئەهلی لە کوردستانە لەسەر سڕاتی لە ناوچوونە. بە بۆچوونی تۆ ڕێگەیەک هەیە بۆ دەربازبوون یاخود ڕێگەیەک هەیە بۆمانەوە یا حتمیە ئیلا هەموو بەرە و تێکشکان و داخران و کۆتایی هاتنە ڕۆن. وڵا بە دڵنیاییەوە ڕێگا زۆرە ئەگەر ئیرادە هەبێ بۆی کە میدیای ئەهلی بەردەوام بێت، دیارە بەشێکی کێتە سەرشانی میدیاکارەکان و بەشێکی کێتە سەرشانی جەماوەر و خوێنەری میدیای ئەهلی. جا ڕێگەکان چیە؟ بەشێکی شەکێتە سەرشانی دەسەڵات و حکومت کە چۆن ئەڕوانێتە ئەم میدیایە، ئایا بە چاوێکی دژمنکارانەوە کۆی کە لە چەند ساڵی ڕابردووە بەم شێوە مامەڕیان لەگەڵ میدیای ئەهلیا کردووە، یاخود دۆزینەوەی دەریچەیەکی یاسایی بۆی کە بتوانێت پشتیوانی ئەم میدیای بکرێت، چکەم میدیای تاکو ئێستا ڕاستە 16 ساڵە میدیای ئەهلی هەیە، بەڵام تاکو ئێستا میدیایەکە کە سەرپێی خۆی بەتەواتی نەکەوتووە و لە ئەزمەکانە بەتەواتی دەرەکەوێت. بەڵام ئێمە هەمیشە ئەو تەمەنای ئەومان کردو دیارە لە سەرەتای دروستکردنی میدیای ئەهلیان ئەو تەسەورەمان هەبوو کە میدیای ئەهلی زەرورە بۆ کۆمەلگاک بۆ پێشخستن بۆ دروستکردنی پردێک لە نێوان جەماوەر و دەسەڵاتاوە و تەجاوزکردنی ئەو ستایلە کۆنەی کە یەک ستایل هەبێ کە حیزب و بەتایبەتی حیزب نەک حکوومەتیش کە کۆنتڕۆلی جونگەکانی ڕاگەاندنکەن و بەدەستیانەوە بێ. بەڵام من تەسەورەکەم هەموو ئەوانەی کە بەڕێزانشکەی سالێرن تەسەورمان گۆڕاوە لەسەر میدیای ئەهلی، تەسەورمان گۆڕاوە لەسەر میدیا، نەک لەبەری کە میدیا خۆی کەمی کردو هینی کردووە، تەسەورمان گۆڕاوە لەسەر ئەوەی کە دەسەڵات ئامادەی گوێگرتن نییە و دەسەڵات ئامادەی مامەڵەکردنیە لەگەڵ ئەم میدیایە و جۆرێک لەوەی کە سەرباری ئەم ڕێگریانی کە خۆی لە کۆمەلگا هەیە بۆ دروستبوونی میدیایکی ئەهلی لەسەر خۆی پێبووستێ، دەسەڵات خۆی بەشێک لە ڕێگرەکان بووە، دروستکردنی ئەو لەمپەرانە بووە، ئەو بارگرانیە بوو کە لەسەر شانی میدیا بوو، بۆیە چاوەڕێیەکرێت کە میدیای ئەهلی بەو شێوە بڕوات کە ئێستا هەیە، چاوەڕێ ئەوە ناکرێت. بەڵام ئەگەر تۆ وەکوی پرسیارت کرد ڕێگا زۆرە، ڕێگا چییە؟ پێم وایە ڕێگا زۆرە ئەکرا لە چەند ساڵی ڕابردووە ئێمە چەندین جار لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی دەسەڵاتە لەگەڵ تەنانەت دۆستەکانی کورد و ئومومی متحیدە و لایەنانی کە خەمیکیان هەبوو بۆی کە دەست بە میدیا بگیرێ، پێشنیارمان هەبووە بۆ چوونمانە بۆ دانیشتمان کردووە کە لەسەرەوەی کە با پێکەوە هەوڵ بین ئەم میدیایی کە ئێستا سەرەتایەتی و بە دەرکەوتووە لە هەرێمی کوردستان و بۆتە شتێکی بۆتە جگای شانازی بۆ دەسەڵاتی میدیای بۆ دەسەڵاتی کوردی ئەکرا مەسەن بە جۆیتر مامەڵی لەگەڵا بکرا و ئەو یاسانی کە
هەیە لە دنیا کۆمەڵێک یاسا هەیە بۆ هاوکاریکردنی میدیا بۆ پشتگیرکردن و پشتیوانی کردی بەڵام ئێمە لە چەند ساڵی ڕابردووە بە توڵی ئەو چەند ساڵە جگەل لە کوشتن و بڕین و عەزێدان و بەکارهێنانی یاسا و ئێستا جەولەیەکی تر دەستی پێکردووە لە هاکردن و دروستکردنی پیجی و شێوەی تۆ و زڕاندنی ناوی کارکتەرەکانی میدیاکار و هەموو ئەمانە ئێستاش جارێکی تر من پێم وابێت دەسەڵات ئەوەنەی بیری لای ئەوەیەکە چۆن ئەم دەنگە کبکاتەوە بە هیچ شوێک بیری لەوە نەکرێتوانێت چۆن ئەم ئەزمەتیە پەڕێنەوە نەی هەڵێ میدیایی ئەهلی کە دەنگێکی جیاوازە کبکرێت و داخرێت. کاگە ئەحمەد من وا تێگەیشتم کە کاکەمال ئیشارەتی بە ڕێگەیەگا بۆ دەربازبوون لە ئەزمەکە ئەویش ئەوەی کە حکوومەت یا با بڵێن دەسەڵاتی سیاسی لە کوردستانە بە یاسایەکی ڕێکخرا و هەوڵی بە مەسەلەن بودجەیەک یا یارمەتیەک یا منفەزێکی مادیت دەستەبەر بکە بۆی میدیای ئەهلی لێوەی دەرباز بێ بەڵام ڕێگەکانی خۆڕزگارکردنی میدیای نووسراو لە ئەوروپا بەڕێگەی ترا ڕواستە و مناقەشەیەکی زۆر جددی هەیە لەسەرەوەی کە چۆن میدیای نووسراو دەرباز بێ لەم ئەزمەیی کە لە بەردەمیایەتی و تیاژی یەکێ لەو ڕێگەیانە باز لەوەکرێت کە چۆن خۆی ئەلکترۆنی بکە و تحویل ببێ بۆ ئۆنلاین و محاولە بکە پارە پیاکە لە ڕێگەی مەڵتیمیدیا و لە ڕێگەی سوۆشیال نێتوۆرک و استفادەکردن لە تەکنۆلۆژیا دانەیەکی کەیان هەوڵدانە بۆ سەر لە نوێ داڕشتنەوەی سیاسەتی سەحەفی ڕۆژنامەکان بە شێوەیە کە مفهومی خەبەر و مفهومی تحقیقاتی سەحەفی و نووسین و تەقریر و ڕەئی لە ناو جەریدەیە بە شێوەیەک دەستکاری بکرێت کە لەگەڵ میزاج و تێگەیشتنی تازەی خوێنەرا بگونجێ ینی بە دوای ڕێگەی ترە ئەگەڕێن و مناقەشاتی جددی هەیە تۆ لەگەڵ ئەوەیە ئێمە ینی پێمان وابێ یعنی میدیاکارەکان مشکلەیەکیان نییە و ئەگەر حکوومەت پارەیەکی بۆ دەستەبەر کامە ڕێگەیەکە بۆ دەرباز بوون سەرەتا ئەو بڵێم ئەم دیادەیە کە لە کوردستان ڕوویەوە دیادەیەکی هەد لۆکاڵینە تایبەت بێ بە کۆمەلگای ئێمە و تایبەت بێ بە هەرێمی کوردستان پاشەکردنی میدیای نووسا و لە هەموو ئاستەکانی و بە ئەهلی و بە ئەوەی حیزبی و هەموو دیادەیەکی جیهانیە بەڵام لە هێشتا ئەم دیادەیە لە کۆمەلگایەوە بۆ کۆمەلگای شتت بە پێی قەبارەی هۆشمەندی تاکەکانی کۆمەلگا گۆڕانی بەسەردادێ ئێمە ئەگەر نزیکترین کۆمەلگا لە کۆمەلگای خۆمانە وەرگرین بۆ نمونە کۆمەلگای تورکی وەربگرین هێشتا میدیای پرنت بەهای هەیە و کاریگەری هەیە لەسەر بەڕیاری سیاسی لەبەر ئەوەی کە ئەو کۆمەلگا خودی خۆی توانای هەڵمەژینی ئەو زانیاریانەی هەیە کە لە نێو ڕۆژنامە نووسراوەکانەوە پەخشەکرێت بەڵام ئەگەر بیتە سەر ئەم واقع بۆ لە هەرێمی کوردستانە ڕوویە ئەگەر لە پێچوانی قسەکانی کاکەمال ینی لە خاڵێکەوە وەک مەدخەلێ سەیری بکەم هەر دەسەڵات دەسەرەتای دروستبوونیەوە قاچ و دەستی میدیای شکاندووە هەموو ئەو میکانیزمانی کردۆتە بێت کە ئەم میدیا ئەوەی کە دروستیش ببوو لە ناوی بەرێت لەبەرەوە بێباک بۆ لەوەی کە یاسا دەرکات کۆمەکی میدیا بکات یاخود لە پەرلەمانە هەموو برادرانە پرۆژان هەبوو پێشتر کە خۆمان بەشێک بووین دەی بابزانام جەنابیش لەگەڵمان نابووی یاسا دەربچێت لە پەرلەمان وەکو نازانم لە چ کۆمەلگایەکە مۆدێلە باوە بەڵام هەبووە بەڵام دەسەڵات ئەمە ناکە ئێمە ئەمانتوانی چی بکەین یەکەم خاڵکەم بە بۆچوو بەپی ئەزمموی خۆم دیادەکە دیادێکی سروشتیە نۆرماڵە ینی ئەوە نە کارەساتیشی گەورە نییە خاڵی دووەم پەیوەستە بەوەی کە ئێمە تێپەڕێنین لە دەرەوەی دەسەڵات ئاشکردنەوەی ئەم میدیایە بوو لەگەڵ کۆمپانیا بازرگانیەکان کە ئیجبارە لەسەری بەپی یاسای عێراقی کە ڕکلام بە میدیانە بەڵام لەبەرەوەی کاری بازرگانیش لە کوردستانە بەشێکی بارگاویە بەشی هەرە زۆری بارگەیەکی سیاسی هەیە لەوەی بارگەیەکی بازرگانی ڕوتیە بێ وەکو هەموو پیشەکانی تر هاوکاری ئەم جۆرە میدیایە ناکە ینی وەکو حەقی خۆی وەکو مافی خۆی کە پێویستە ڕکلام باتە ئەم دەستگایانە و پێویستیش بەشی چەند واز لە دەسەڵات دێنین چونکە دەسەڵات دەیان مشکلەی بۆ ئەم میدیا دروست کردووە لە مشکلەی ئەمنی یاسایی سیاسی بەشێکی زۆری پێیوەستە بە کۆمەڵگاش خۆیەوە تاکەکانی ئەم کۆمەلگا من چەند گلەیم هەیە لە حکوومەت یەکێتی و پارتی کە فەرمانڕای ئەم هەرێمە بوون بۆەوەی کە مشکلان بۆ میدیا دروست کردووە ئەوەنەش گلەیم هەیە لە تاکەکانی ئەم کۆمەلگا کە تاکی خوێنەوە نییە ینی چەند جاری تر و تومانە مەسەڵەن ئەوانەی کە لە کۆمەلگای کوردیە هەن خۆشیان بە ڕۆشنبیر دەزانن لە مامۆسایانی زانکۆ لە نخبەی خوێنەواری ئەم کۆمەلگای ئامادە نییە هەفتەیەک سنتێک با بە ڕۆژنامەیە بیخوێنێتەوە یان چەند دۆلارێکی کەم تەرخام بکە بۆ ئەوەی کە ڕۆژنامە و گۆڤار بکڕێت و بیخوێنێتەوە بەسەر چاوی ڕۆشنبیری نازانێ
دەبەرەوە ئەبێت ئێمە پۆلێنی ئەو گرفتانە بکەین تەنها پۆلێنەکە گرفتەکە ناچێتە ژێر کێڵگەی گرفتە سیاسیەکانەوە ئێمە گرفتی کۆمەڵاتیمانەیە گرفتی کەلتوریمانەیە کەلتوری کۆمەلگای ئێمە یارمەتی دەر نییە بۆ ئەوەی کە ئەم میدیا لەسەر پێی خۆی بمێنێ هەر ئێمە کۆمەلگایکی ناتوانین نەک لە بواری ڕۆژنامە و گۆڤارە لە بواری کتێبی شاهد کۆمەلگایکی کڵۆڵین کۆمەلگایکی خوێندەواری لە کۆمەلگایکی نەخوێنەوارە بەهای ڕۆژنامە و گۆڤارەکان بە شێوەیەکی دیار دابەزێتە خوارەوە کە کاریگەریش خراپ بەجێ هێڵێ بڵێ کاگە سۆسەیە کاگە ئەحمەد باسیەوەی کرد کە مەوزوعەکە چوارچێوەیەکی جیهانی هەیە یعنی لە ساڵی ڕابردووە دەیان ڕۆژنامە و توان بڵێم سەدان ڕۆژنامە لە بریتانیا و لە ئەمریکا داخراون ڕۆژنامە وەکو گەوری وەکو کریستیان ساینز مۆنیتەر دوای 100 ساڵ داخرا ڕۆژنامەی وەکو معارفی ئیسرائیلی کە 68 ساڵە هەیە و جەریدەی ئیستقلالی ئیسرائیلە داخرا نیوزوک کە یەکێکە لە عریقترین گۆڤارەکانی ئەمریکا و 83 ساڵە هەیە ئەمە دوا هینێتی فرۆنت پیجێتی ئەڵێ لاست پرنت ئیشیو و ئیشارەتی هاشتاکی داناوە لە سەرینەکەی علامەتیەوەی دۆڕان لە بەردەم ئەنتەرنێتە لە بەرەوەی با بڵێن کیفەکە بەلای ئەنتەرنێتا ڕۆی چەندین گۆڤاری گەورە و چەندین ڕۆژنامە ئەخیریشان ئیندیپندنت کە 26 مانگە ئەبێ بە نسخەیەکی ئەلکترۆنی و دوای 30 ساڵ داخرێ یعنی ئێمە لە بەردەم کێشەیەکان کە چوارچێوەیەکی نێودەوڵەتی هەیە بەڵام تایبەتمەندیەکە لە هەرێمی کوردستانیش کەوای کردووە ئەم ڕۆژنامە گۆڤارانە دانە بە دواییەکە دابخرێن ئەو تایبەتمەندیانەی وڵاتی ئەمە چییە؟ قسەکانی تۆ زۆر ڕاستە پرینت میدیا لە سەرتاسەری دنیا لە قەیرانەیە بەهۆی ئینتەرنێتەوە بەهۆی سمارتفۆنەوە بەهۆی نازانم سەتەلایتەوە بەهۆی گەلێک هۆکارەوە بەڵام ئەو قسەی کاگە ئەحمەدیش ڕاستە هێشتا عمری کۆتایی نەهاتووە ڕاستە نمونەی زۆرمان هەیە ئەم نمونانەی کە باست کرد هەر لە تورکیا نزیکی خۆمانە ڕادیکاڵمان هەیە مەسەرەنەوە ساڵێکە بەس لەسەر ئینتەرنێت لە ئێران دنیایەک نمونەمان هەیە لە وڵاتانی عەرەبی ڕەنگە هەمان بێ ئەمانە هەمووی ڕاستە بەڵام هەتا ئەم لە حەزەیە کەس ناتوانێت بڵێ عمری میدیای چاپکرا و کۆتایی هاتووە بە دەلیلی ئەوەی کە هەتا تەنانەت یان ڕۆژنامەی گەورەی وەکو گاردیان بۆ نمونە مەشهورە بەوەی کە بە بەردەوامی زەرەرەکە بەڵام کۆمەڵێک خەڵکی لە پشتەوەیەکە سەرمایهداری گەورە گەوران و ئیمانیان بە پەیامەکەی گاردیان هەیە هەموو ساڵێک عەجزەکەی بۆ پڕەکەنەوە ینی ئەمە دیاردەیەکی جیهانیە بەڵام لەگەڵ ئەوەشە هەتا ئەم لەحزەیە پرینت میدیای چاپکرا و بەردەوامە ڕەنگە بازاڕەکە وای لێ هاتبێت تەحملی ئەو هەموو تعددیەتە ئەو هەموو فرێیەنەکە بەڵام هێشتا هینی خۆی هەیە قورسایی خۆی هەیە و لە بازاریشە باڵین کڕیاری هەیە دێنە سەر کوردستان من زۆرم پێخۆش بوو کە ئەم پرسیارەت دەکردم بەڕێی من کێشەکە لە کوردستانە من گلەیم لە ئەگەرچی من خۆم یەکێک بووم لەگەڵ هەموو برادرانە بۆ ئەوەی کە ڕێگەیەک بدۆزرێتەوە بۆ هاوکاریکردنی میدیا چونکەکەم ئەگەر ئێمە قەنەعەتمان وا بێکە یەکێک لە ڕوکنەکانی سیستمی دیموکراسی میدیای ئازاد و میدیای ئەهلیە بە دڵنیاییەوە مەفروزە ئەم کۆمەلگایە خەمی بخوات وەکو چۆن ئەو نمونەی ئەو وڵاتانەتان هێنایەوە کە خەمی ئەخوات ئەگەر ڕۆژنامەیەک لێکێ لە وڵاتانە ڕۆژنامەیەک بە تایبەتی کە ڕۆژنامەیەکی معتەبەر بێ قورسایی هەبێ خوێنەری هەبێ ئەکەوێتە ئەزمەی ئیفلاس و حکومەت دەستیەگرێ بە ڕێگەیەکی قانونی دەستیەگرێ ناهێڵێ چونکە بە بەشێک لە کولتوری وڵاتەکەی خۆی ێزانێ بێ ڕوکنێک لە ڕوکنەکانی دیموکراتیەت ێزانێ بەڕێی من ڕاستە یەکێک بوو لەو ڕێگانەکە ئەکرا بەڵام بەڕێی من لەوە مهمتر ئەوەیە هەلومەرجێکی یەکسان بۆ ململانەکردن لە ناو میدیاکانە وجودی نیە لە وڵاتی ئێمەیە و ئەمە جەوهەری مشکلەکەیە یعنی تۆ ڕۆژنامەی ئەهلیت هەیە کە بە هەزار چنگە کڕێ بە نوعێک ئیشەکە کە ڕەنگە پێی بڵین پێشمەرگانە بە موچەیەکی ئێجگار کەم بە ماندووبوونێکی زۆر بەو هەموو بربەستانەی کە بۆی دروستەکرێ بە هەزار حاڵێک بەردەوامی بە ژیانی خۆی ئەیە بەڵام لە بەرامبەریا میدایەکی ترت هەیە کە بانقێکی لە پشتەوەی ئایا ڕاستەوخۆ ئۆرگانی حیزبە یاخود سێبەرە کە ئەو باشترین ئەجهزەی چاپ و بڵاوکردنەوەی لەبەردەستایە باشترین ئەکسێسی هەیە بۆ زانیاری چونکەکەم حیزبە دەسەڵاتدارەکان لە پشتیەوە ئەبینی تۆ کە NRTیت ئەگەر کۆبوونەوەیکی حساس هەبێ ئەگەر حدەسێکی حساس هەبێت کامێراکەی تۆ ئەخرێتە دەرەوە کامێرای فلان و فلان ڕێگەی پێدرێچێتە ژوورەوە لە هەمان کاتا ڕۆژنامە نووسەکانی وەسەرەن موچەیەکی خاڵی وەرەگرن ئەگەر ئەمانە هەموو ئەمانە لە داهات و لە
سەرکەوتوی ئەم کەناڵەوە بێ یاخود ئەو ڕۆژنامەیەوە بێ مبارەکی بەحەقی خۆیەتی مشکلەکە لەوایە ئەمە هیچ علاقەیەکی بەوە نییە علاقەی بەوە هەیە کە جهتێک شخصێک سیاست مەدارێک لە پشتی ئەمەوە ڕاوەستاوە ئەوێ ئیشێکی پێ بکە و بە سەخاوت مندانە میزانیەکی مەفتوحی خستۆتە بەردەستی بێگومان ڕۆژنامەی ئەهلی میدیای ئازاد ناتوانێت منافەسەی ئەمە بکە لەبەرەوە ئەگەر ڕێگەی واقعی ڕێگەی حەقیقی ڕێگەیە کە خزمەت بە کۆمەڵگاکەما بکە بۆ ئەوەی کە میدیای ئەهلی میدیای ئازاد بتوانێت بەردەوام بێ ئەوەیە هەلومەرجێکی یەکسان بۆ ململانەیە لە بینی میدیا کەناڵە میدیای جیاوازەکان هەبێ ئەو کاتە ئەگەر ڕۆژنامەکەی من کوالیتیەکەی باش نییە خەڵک نایکڕێ و من فەشەلەکەم ئەگەر من باشترم لە تۆ یا لە فڵان ئەو وەختە من ئەمێنمەوە تۆ ئەڕۆیت یعنی قانونی ململانێ مانەوە بۆ باشترە بەسەر هەمومان نەزاڵە بێ و ئیشەکە ئەڕۆ بەڵام کێشەکە لەوایە کە ئەمە لە وڵاتی ئێمە وجودی نییە چونکە ئەمە خۆی بەشێکی ئێجگار گەورێ لەو گەندەڵەیە کە سەرتاپای مؤسساتی ئێمەی دروستە و هەتاکو ئەمەش چارەسەر نەبێت و هەتا ئەم هەلوبەرجە یەکسانە بۆ میدیاکارەکان لا بۆ ململانەیەکی یەکسانە هاوشێوە حەزەکان میدیای حیزبی بە هیچ مشکلەیەک نییە سێبەری ناوەنی هەرچیەکە مشکلێک نیە بەڵام بە شەرتێ ململانەیە هەبێت کە بەداخەوە من لە ئاسۆی نزیکاوە نابێت کاک شوان ببوورە ئەگەر چمەوە سە پرسیارەکە یەکەم کە لەگە کەمالم کرد یعنی چه مەخرەجێک چ ڕێگەیەکەیە بۆی ئێمە بتوانین ڕۆژنامەگەری وەرەقی چاپکرا و ینی ڕزگارکەین لەم دۆخەیە سری کە بۆچوونێکی لەسەر ئاستی جیهانی ئەو بۆچوونەش لە دوو تەوەرا کۆبێتەوە تەوەرێکشانەوەیە کە هەنێ بۆ چوون لەناو ئەم تەورا ئەوەیە کە پێیان وابێ هاتنی تەکنۆلۆژیای نوێ کۆنەکان فڕاتە زەبڵخانەوانێ و چیتر ئەم نوێیە درێژە بە تەمەنیا و بەرەو پێشەچێ بۆچوونیشکەش هەیە نا هاتنی تەکنۆلۆژیای نوێ کۆنەکان نوێ کاتەوانێ ئەوەی ئێستا لە واقع ئاگوزەرێ ڕاستە مەساحەی میدیای پرنت کاغەز کەم بۆتەوە لەسەر تاسەری جیانە بەڵام هێشتا مەرجی نەهاتوە ینی هێشتا بە تەواوەتی هین نەکراوە من نێزانیاری لە بینی 2010 تا 2012 تقریبا 200,000 جریدە و مجلەی جیاجە لە ئەمریکا داخراون بەڵام هێشتا هەنێ مجلە ماوە لە بەریتانیا هەنێ ماوە زەمان لە تووشیا ماوە ها هەتا دوێنێ ئەو مزایق بەڵێ دوێنێ مزایقیان کرد بە زۆر بەڵێ تا ئێستا ناتوانین بڵین هاتنی ئۆنلاین تەواو مەرجی هینی کردبێ بینە سەر بە خصوصێتی کوردستان مە قەناعەتم وایە خصوصێتی کوردستان بە تایبەتی ئەو میدیایی کە هەمومان ئومێدمان پێ بوو میدیایشی تەندروست و بە سروشتی گەورابێ میدیا ئەهلی بوو من قەناعەتم وایە پاییزی ئەم میدیایە بە حکمی تەسەڕوفاتی دەسەڵات و بەشێکیشی خەلەلی خۆمان هەیە کە لەوانەیە لە بڕگەیشکا بتوانین باسیکەین بەس بە حکمی مامەڵەی دەسەڵات لەگەڵ ئەم میدیایە بە تەسەوری من پاییزەکەی زۆر نزیک کردوانێ و بەرەو مەرجێبات ئەمە لە کۆمەڵی خاڵا کۆبێتەوە ئێمە گەر هەمومان لەم میدیایە ژیاوین و بە مەرحلەی جیاجیا لە ناو یەک میدیایە لە چەند میدیاکە ئیشمان کردوم قۆناغی یەکەم ئێمە هەمومان بیرمان دێ دەسەڵاتی کوردی هاتی تیامیە کردین دەستی ئەم لایە بە دەستی وڵاتانی دەرەوەشەکردین بەهێزەکانیشی ناکردین مەرحلەی دووەم هاتنە سەر ئەوەی کە بەوە دەرەقەتمان نەهاتن چونکە کەسمان پیاوی دەرەوە نین هاتن مەرحلەی دووەممان دژایەتیان کردین بەو شێوەی کە میدیای سێبەر دروستکە مرحلەی سێهەم مەساحەی پەپلیشی بڵاوکردنەوەی ئێمان تهدید کرد نابێت لە دەوائر بفرۆشێ ڕێکلامیان پێ نادەین چیان پێ نادەین مرحلەی چوارەم کە بە تەسەوری من پار لەو تراژیدیایی ئاوێنا ڕوویە بە تەسەوری من ڕشتنی فرمێسکی تیمسا حەزا بوو بە میدیای ئەهلی ئەو پارتی و یەکێتی کە موسەبیبی سەرەکی وردە داخستنی میدیای پرنت و بەعام میدیای ئەهلین و هەموو ئەو مزایقاتە مالێن ڕوبەڕویان بۆتەوە خۆیان هاتن لە مەراسیمی بەخشینەوەی کۆمەکە بە میدیا ئەهلیەکانە خۆیان بە عەرزی تەلەڤیزۆنییان کرد لە کاتێک کاوان 12 ساڵی ببوورە 24 ساڵی ڕەبەقەوە بە تایبەتی لە تەمەنی هاوڵاتی شەوانێ هەتاوەکو ئێستا لەو 16 ساڵە ئەوان بەرپرسی گەورە بوون لە محافەزا ڕیکلامیان نەئادا بە میدیانە تا پێی خۆی بگرێ بەرپرسی گەورە بوون لە پێدانی زانیارە بەرپرسی گەورە بوون لەو ململانەیە هاوسەنگەی کە لە نێوان هەموو میدیاکانە هەبێ ئێستا ئەخیر مەرحلەیان دەست پێ کردووە من تەسەورمە ئێستا بە میدیا ئەلکترۆنیەکەش رازینین هێرشی بەرفراوانیەکە نەسەر دوای ئەوە قەناعەتمە هێرشەکرێت سەر کارکتەرەکانی میدیا هەرچەنە بە دژای ئەو ماوەیەش هێرشکراوە سەر کارکتەرەکانی میدیا بۆیە بۆ من بۆچوونی من تا ئێستا ئێمە میدیای پرنت بڵین کۆتایی هاتووە کۆتایی نەهاتووە بەس دەسەڵاتی کوردی خواخوایەتی کۆتایی پێبێنێ بۆی هەوڵ بدا مەساحەیشی تر لە
خەڵکیێک کە لە دەروی ئەوان بیرکاتەوانێ ئەو مەساحەیەش داگیر بکە و مەساحێکی بەرتەسکیان بۆ بێڵێتەوانێ تاقە من بۆ خۆم ڕەشبینم بە چاکبوونی ئەو بارودۆخە چونکە لە نەتیجا ئێمە لە وەختێکە دەسەڵاتی کوردی بیانوێنێتە ئەم نەتیجەیە خۆشی دەسەڵاتی کوردی لە ئەزمێکی زۆر گەورەی مالیایە کە ناتوانێت لێ قوتار بێ بۆیە ئێمە هیچ حلمان نییە کە ئەبێ تەحول کەین بەرەو دیجیتال میدیا هەرچەنە کە من قەناعەتم وایە پاییزی پرنت زوو هەر لە کوردستان بەڵێ کاکەمال یعنی ئەگەر بینەوە سەر مناقەشەکە بەڕوخسەتی ئەو من حەزەکەم تۆزێک بەرەوە بڕۆین ڕخنە لە ئیشەکەی خۆمان بگرین چونکە لە ڕاستیە زۆر دەمێکە باسی مەسئولیەتی دەسەڵات و مەسئولیەتی حیزبەکانەکەین و معلومی شەچیان کردووە بەرامبەر بێمەوەکو کاک ئەحمەد وتی لە بدایەتەوە لە مزایقات و هەمووینەکان ئەگەر بینە سەر مناقەشە ناخۆیەکەمان و تۆزێک تەحملی ئەوە بکەین کە ڕخنە لە ئیشەکەی خۆمان بگرین لە قسەیەکی جەنابتەوە دەست پێ یەکەم کاک ئەحمەد کە ڕخنی لە کۆمەڵگە کرد من لە دوێن و پێرێکە خۆم حازرە کرد بۆم بەرنامە و سعیم لەم بەرنامەیە کرد لێدوانێکی تەسریحێکی یەڤگنی لیڤدۆف مخێنەوە کە خاوەنی The Independent ئەو جەریدەی کە هەفتەی داهاتوو داخرێ جوریدە بریتانێکە قسەیەکی زۆر مهمەکە ئەڵێ سناعی ڕۆژنامەگەری گۆڕانکاریی گەورەی بەسەر هاتووە کە ئەم گۆڕانکاریە خوێنەر قیادەیەەکە یعنی تۆ بێ بڕوا بۆ بێنی کە ئەبێت تۆ لەگەڵ کۆمەلگا خۆ بگونجێنی نابێ ئێمە قسەکەمان وابێت کە گلەی لە کۆمەلگە بکەین کە ئێمە ناکڕێ کۆمەلگە کە ناوکڕێ لەبەرەوەیە تۆی بەدڵ نییە وەختێ تۆ مەقالەکانە بە سیغەیەکی کۆنی دوور و درێژی بەرماڵی ئەنووسی وەختێک هەواڵەکانە هەواڵی درێژە و معلوماتی کەمتیایە وەختی ئیخراج و دیزاین و شتەکانە مواکەبەی زەوقی خوێنەر ناکە وەختێ تۆ وێبسایتەکە و وێبسایتێکە دوو ڕۆژارێ هەواڵێکی تا ئەبدەیتەکەیت و تازەی ناکەیتەوە و ناتوانی لەگەڵ ئەو هەموو زانیار و معلوماتانە بڕۆیت و ئیسفادە لە دیجیتال میدیا ناکەیت و ئیسفادە لە سۆشیال میدیا ناکەی تەمەن بەجێمێنیت و خەڵک ناوخوێنێتەوە میزاجی کۆمەلگە تەتەورەکە ئەبێ میدیا لەگەڵ یا پێشکەوێ بۆ ئێمە ڕخنە لە کۆمەلگە بگرین لە کاتێکە هەمووانی کەسی لێرە دانیشتون بە سنفراوانیەوە بێ قبولیکەن لە هەمویان بەهێنتر وازحتر تەجربەی هاوڵاتیە کە خراپترین وێبسایتی هەبوو و بڕای بەوە نەبوو کە مواکەبەی عەسر بکە و سیغەی محتەوای جەریدەکەی بە هیچ دەستکاری نەکردو هەر ئەڵێ یەکێتی و پارتی و هەرڵێ دەسەڵات و هەرڵێ فرۆشیمان کەمەوە هەڵێ کۆمەلگەکە نەخێنارە و ئێمە خۆمان ڕۆژگارە زۆرترمانە فرۆش لە ئێستا تو یەکێکی لەو خاوەن گۆڤارانەی کە گۆڤارەکە ڕۆژگارە زۆرە فرۆشە کۆمەلگەی و کاتە ئاو کاتە خوێنەوارتر بوو لە ئێستا دیارە یعنی ئیشەکەی ئێمە خەریکە دواکەوێ ئیشەکەی ئێمە خەریکە دواکەوێ ئێمە بێ بیل لەوە بکەینەوە یعنی بە دوای ڕێگەیەکی کا بگەڕین جگە لەو ڕێگانەی کە کۆمەکردنە یاخۆدە و ڕێگەیە کە برادران باسییان کرد ڕێگەی بدۆزینەوە کە لەناو ئیشەکەی خۆمانە دەستکاریەکی مۆدلی کارکردنەکەمان بکەین کە بە شێوەیەک بێ مواکەبەی تەتەورات بکە کاکەمان ڕێی تۆچیە توانم پێم وایە لەگەڵ بەشی قسەکانتان بەڵام هەموویە ئەو بەشەی کە تۆ هەمیشە بەرامبەرەکەت چەند لایەنێکە یا لاین دەسەڵاتە کە دەستی پڕترە فرسەتی ئیشکردنی زیاترە فرسەتی بەدەستهێنانی زانیاری زیاترە و کێشەی یاسایی بۆ دروست ناکرێ پەلاماری کارکتەرەکانی بۆ شێوە نادرێکە پەلاماری کارکتەر یعنی تۆ مەسەرم بۆ نمونە تۆ کۆمەلگایەکت هەیە بە ڕێژەیەک خوێنەواری هەیە ئەو کات ئێمە بیرکەینەوە ئەو ڕۆژانی کە مەسەرەن سەرەتا ئێمە ڕۆژنامەی هەوڵاتیمان دەرەکرد خەڵکێکی زۆر چاوەڕێیە کرد کە ڕۆژنامەیەک بچێتە دەرەوە قسەیەکی جیاوازی تابێت لەو ڕۆژنامانی کە هەبوو لەو دەستگار ڕاگەیاندنی کە هەبوو بەڵام ئێستا ئەم هاتووە 100 دانی بۆ دروست کردی وەکو تۆ قساکە یعنی ئەمە خوێنەری مەسەری لێ تێگەچێت باشە 100 دانی بۆ دروست کردی وەکو تۆ قساکە ڕەنگەت بەنوعێکی زیاتری شۆ قسە بکات ئێکەواتە بۆ خراپاگەر وەکو تۆ بکە نانا سێرکە نانە کە بۆ تۆ قساکە بۆ سەر لایەنێکی دیاری کراو بۆ سەر گروپێکی دیاری کراو مەسەرن بۆ نمونە شتێکی ترت پێ بڵێم هەیە تۆ ئێمە ڕۆژنامەکەمان ئەفرۆش بە پارە بەڵام دەستگا هەیە بە پارە بە خۆڕایی تەوزیعێکات تەوزیعێکات تۆ مەسەن ئەبێ داوا لە قەڵەمێ بکەیت بابەتێکت بۆ بنووسێ ئەبێ دوای هیچ نییە بێتە سوپاسیەکەیت بۆ وتارێکی 400 وشەی 400 دلاری ئێ وتاری دەژنیە سفرێکی خراپی خواردنە هەر توانم لەم سفرێکی خراپە لەسەر سفرەش دیسان ئەگەر من کۆکیتەوە بە سفرەیەکی باشە تۆ لەم حاڵەتا چیەکەیت من وەی کە پێم وتم هین هەیە ڕێگا چارە هەبووە هەچەنە من ئێستا هیچ ئیسعدادمتیانە پێشنیار بە پارتیۆکێتی کەم بەڕاستی چونکە تەواو تێگەیشتم کە پارتیۆکێتی پێویستیان بە پێشنیار نییە
هەمویان لە ئێمە باشتر زان هەمیان دەرویان بینیوە چۆن ئێمە معلوماتمانی ئەوان ڕەنگە معلوماتیشان زیاترە بێ بە پێچوانەوە ئەوان بەشن ئەو معلومات تاقی کردوەوە بمبورە یەک قوسم بیتێ ساڵی 2010 من پێم خۆشە زۆر ڕاشکاوە قسە بکەین کە لێرە تحملی مەسئولیەتی هەر حیزبی تشخیص نەکەین تحملی مەسئولیەتی کەسێتیش بکەین ساڵی 2010 من جێگەری سەرنووسەری ئاوێنە بوون لیقایەکمان کرد لەگەڵ کاگنێکی جێ لەو شتانەی کە تەرحی کرد من ئامادەم هەموو شتێکتان بۆ بکەم ئێوتمان بۆ ئەبۆمانەکەی بڕۆ یاسایە دەرکە لە پەرلەمان و ئێمە یەکەم کەس وەرەگرین وتی مەشروعێ تەقدیم بکەن مەشروعمان ئامادەکرد یامانێ دوای ئەو یامان بە کاک عیمادیش و ئەمە نهایەتەکەیەتی و بە تێکڕای ئەگەر ئەمانە بە تەنگ میدیای حڕەوە هاتنایە ئەتوانی هەل ڕێی ئەو هەموو کۆمپانیای هەیەە ڕێکلامیان باە من ئەوی کاڵەیەم ینی هیچ ئستادمتیانی پێشنیار بۆ ئام بکەم لەبەری کە ئێستا چۆن خەڵک ئیمانی بە چاکسازیەکەیان نەماوە منیش ئیمانم خۆم شخصی خۆم ئیمانم بۆ نییە کە ئەوان ڕۆژان بیل بۆ ئاراسێ بیلۆ بکەنەوە کە دامی میدیالیکەن بەڵام وەکۆ بڵی ئەگەر ڕێگا چاری یاساییان نییە یان نموزەجێک لە عینەیەک وەرگین لە دەرەوەی خۆمان مەسەن بۆ منە لە هەندێک وڵات ئەگەر کەسێکی کۆمپانیایەک هاوکاری ڕۆژنامەیەک دەستگایەکی شتێ بکە کە هینێکی بەدانراوە لە بەشێک لە باجەکەی خۆشە بن لەبەرەوە سەرمایه‌دارەکان ڕائەکەن بۆی کە لە باجیان خۆش بێ هاوکاری بکەن چ ناوڕێبوورەکە کەمان بینەرانی خۆشەویست دوام ناوڕاگەڕێنەوە بەردەوام بن لە گفتوگەکەمان جاریش کە سڵاوتان لەبێ کاکمال پێشنەوە بڕەکە قسەیەکە ما بوو جا هەر وڵاتە خصوصیات و تایبەتمەندێکی خۆی هەیە لە بۆ مەسلەی یاسایی ڕۆژنامەنووسی بۆ نمونە عینێکتر وەرگین لە ئۆکو بڵین وڵاتێکی و ئەڵمانیا ئەو دەستگایانەی کە دەستگای نیشتیمانی ناسرێن چەند کەناڵێکە ئەم دەستگایانە چۆن پارەی ئاو کارەبا بە وەرەقەیەتوانەیە ماگانە 15-16 دلارت نازانم چەندێکە لە هاوڵاتیان نەسەنرێ بۆ ئەم دوو کەناڵە لەبەرەوەی زۆرترین زانیاریەکانی حکوومەت و دەوڵەت و پەرلەمان و ئاگادارەکانی تایە بەڵام ئەم دوو دەستگایە ڕێگان پێ نادێ بچن ڕکلام وەرگن ڕکلامەکانیان جێشتبووانی کە ئینسانە پارە بێلایەن نییە پارە سیاسی ینی تۆ چۆن نە من تەوەقع ناکەم نەڵم ئێستا بۆ خۆم ئامادەم نیم هیچ پێشنیار بۆ پارتیوکێتی بکەم من ناڵم تەوەقعمەیە بەڵام ئەڵم بشت دەنێ ینی پارێکی بێلایەنە نایەنێ ینی مقابل ئەگەر لە ڕێگای کۆمپانیەکانەوە بێ ئەگەر ئەمان خۆیان ئەگەر ئەمان نان لە ڕێگای ڕکلامە بوو خۆی تا ئێستا لە ڕکلام تا ئێستا ئیشمانە سەر ڕکلامەکەت و ئاراستەش نەکراوین ئەگەر تۆ بتێ پارە لە حیزب وەرگریدا لە فلان وەرگریت حتمما ئەو مەبەستێتی کە ئاراستەکە ئێماڵین ئەگەر مەبەستیان بواە کە مەبەستیان نییە بول لەبەرەوەی کە مەسەن ئینسان وا تەسەوڕ نەکە ئێستا پێشنیارەکەین بۆی کە حکومەت وا بکە چونکە من هیچ تەسەوڕێکم بۆ ئەم حکومەتە بۆ ئەم دوو حیزبە نەماوە کە ڕۆژان دۆستایەتی میدیا هەلی بکەن نامێ پاکانە بێنمەوە بۆەوەی کە ئێمە باش بووین زۆر ئیشێکی باشمان کردو فیاڵەن ئێمە لە کللتورێکی خراپ و هەژارەوە هاتووین میدیاکەی ئێمەش بەو کللتورە خراپەی کە میدیای تر پێشتر ئەزمموی هەبووە ئێمەش بەشێک بوویلەوە من خۆم ئەگەر سەرپشک بکەیت لە دوای ساڵی 1920ەوە دوای دەرچوونی ڕۆژنامەی تێگەشتن و پێشکەوتنی ڕاستی تێگەشتنی ڕاستی و پێشکەوتن کە سۆن لە سلێمانی دەری کردو پێم وانێ کورد ڕۆژنامەی هەبوو بێت تا دەرچوونی هاوڵاتی کللتورێکی زۆر هەژارمان هەبوو لە ناو کللتورە و ئێمەش بەشە لە خراپەکانیمان هێناوە بەڵام ئەبێت تۆزە شەفاعەتیش بۆ خۆما بکەین کە خۆکەس دیفاعمان لێ ناکە لە 1990 کێشەی میدیا لە کوردستانە بۆ ئێمە بۆ لە 1990 پارەی میدیاش بۆ کەناڵە حیزبیەکان بووە ناعەدالەتێکی گەورە هەیە وەکو مامۆستا سۆز وتی لەنێوە ئەو ناعەدالەتیە هەچی تیرۆرە بۆ ئێمە بووە گرتن بۆ ئێمە بووە فەلاخەکردن بۆ ئیتیهام بۆ ئێمە بووە پارە و نیعمەتیش بۆ ئەوان بووە ڕۆژنامەگەری حیزبی کاکەوە وەنەوشەی هەیە و حیمایی هەیە ئێمە شەخوتی هەڵدانمان هەبووە چۆن دەتوانی لەو بارودۆخە ڕۆژنامەگەریشی باش بەتەم بهێنی کاگتوانە خاڵی دووەم بەراوردی موچە بکە ئەڵێن ینی من هێشتا قەناعەتم نەکردووە ینی پێشکەشکارێک لە تەلەڤیزۆنی فڵان $10,000 موچەی بێ $8,000 موچەی بێ وێبسایتی لڤین یەک کارمەندی هەیە بە 500,000 هەموو ڕۆژە مدیری کارژێڕەکە بە بیانووی پێ ئەگرێ ئەڵێ ئەگەر باش ئیش نەکەیت و ئەوەنە هەواڵ داخڵ نەکەی هەواڵی 1000 دینار دەدەن پارەکەت کەمەکەیتەوە وێبسایت هەیە ناوی نایدم 33 کارمەندی هەیە موچەی کەمترین یان $700 ئەخت بیدەری خۆشویست
33 کارمەند بەو موچە خۆ زەڕبی کە من نازانم برادران هەیە حسابات و شوێک بەس نایزانم بە یەک کار باشە تۆ ئەتوانی ئەوە بکەیت یارمەتی مە لە چاچەی سەراحەتا با قسە زۆر بەس ئێمە ئێستا بابینەوە سە تەجروبەی ئیندیپێندنت وەکو نمونەیەک وەرێگرم ساڵی پار ئەوان پلانیان داناوە کە بۆ ساڵێک سیاسەتی ئەوە ئاکەن کە ئیسسمار لە ئۆنلاین ئاکەن بۆ وێبسایتەکان پێشخن و کە وەستانیان ئەچونە سەر وێبسایت لە ماوەی ساڵی ڕابردووە توانیانە لە 33 خوێنەریان لە سایتەکە زیاب بکەن و پارەیەکیان خسۆتە ناو وێبسایتەکەەوە منەوازانەوە بریتانیا بەس بێنەوە هەرێمی کوردستان ئێمە ڕۆژگارێ پارەمان دەسەکە و لە میدیای ئەهلی یەکێکی لەو گۆڤارانی کە مڕبح بووی شەکە بۆ ئەو پارانە و بە شێوەیەکی پلان ڕێژی سەرمایە گوزاری و نەکرد لە ئۆنلاینە بۆ پێش خستنێکە نەکرد لە بواری میدیا ئەلکترۆنیەکەتا کە بۆ ئەوەی ئێمە هەتا مردن نییە بەر دەرگامان ینی هەوڵ ناین چاکسازی لە ئیشەکەمان هاوڵاتی هەتا ئەوەی کە مەجاالیتیانەمە قسەی نەکرد و هاتە سەر ئەوەی کە دایخست ئێستا ئاوێنە ئەشی دم مانگە دومانی کە تووشی هەمانش دەبێتەوە بەبێ ئەوەی یعنی تا ئێستا ئەکرێ بەیانی خۆر هەڵبێت ئەوێنە دەستکا بە هەندێک چاکسازی لە وێبسایتەکە و لە هینەکەی لە سوۆشال نێتوەرکەکەی بەس کە نایکا علامەتی ئێمەش پلانمان نییە بووین فەرموو تەمەنی ئێمە 14 ساڵ و شتێک وەکو گۆڤاری دەفین بەچی بە خێومان کردو و هێناومان و گاندومانە غێر بۆ پارەی کە دەستمان کەوتووە ئێمە ڕۆژگارە 28,000 نسخەمان فرۆشتووە کە بەرزترین تیراژی فرۆشتنی گۆڤارە لە مێژووی ڕۆژنامەگەری عێراقیە پێش ئەلفبای عێراقیش کەوتۆتەوە عەرەبی ئەوە بە تاریخ و داتارە جەنابیشی دەزای کە تیراژی ئەوان 20,000 قازانجێکی زۆریشمان کردو پێی هاتووین تاکو ئێستا تاکو ئێستا مەسەلەن وێبسایتەکەی ئێمەش مەسەلەن ئەوەی برادەراریش لە ڕیزبەندی ناڵم یەکەمەکانی کوردستان 1 و 2 3 بەس لە ڕیزبەندی وێبسایتە باشەکانن لە هەرێمی کوردستانە نابێ زۆڵمان لێ بکەیت دەڕابەی میدیاماندا نەخستووە بە جۆرە لە جۆرەکان بەو کەم توانای و کەم تفاقی خۆمانەوە هێشتا پێیەکانمان لە نێو میدیا و ڕۆژنامەگەری کوردیا باشە خراپ دێ لە چاو خۆیان ڕاستە خەوری باشترمان هەبوو من لەوە تی ئەگەم کاکتووادا ئەمە یاسایە یعنی ڕۆژنامەنووسی پرێنت ئەبێ بۆ خوێنەرەکەی بنووسێت لەوەتی ئەگەم جنابن لە تیڤ ئەبێ بۆ بینەرەکەت بەخشی باشکەیت و ئەوانە چی ئەوێت تۆ ئەبێ ئەوەی بۆ بەخشکەی بەڵام جارێکی تر یەمەوە سەر ئەو خاڵە کە هەڵمەتێکی بەدفراوانت لەسەر بوو دەست و قاچش کێندرا بە هەموو جۆرەکان و میکانیزمەکان ناتوانانی بەداوابی ئەزیزم باسی ڕەکلام و پلانەکەی کاکە ئێمە هەموو 6 مانگ جارێک پلان دائنین ئەبێ وا بکەیت ئەوێ وا بکەیت ستاف کەم کەرەوە بیناکەت بگۆڕە وا بکە لە ئۆنلاین وا بکە لەگەڵ مونەزەما تا ئیش بکە بۆ کردومانە بەڵام لە ئێمە مشکلیش ترمانەیە کاکتوانە ئەوەیە مەسەلەن ئەچی بۆ نەک بۆ ئەوەی کە پارەی ڕەکلامت دەستکەوێت لە لای کۆمپانیای فڵان قسەیشی باشە کە پارە لە کوردستان بێلایەن نییە بیزات وایە پارەکە بێلایەن نەبوو لەکوێ بێلایەنێت لە سەرچاوەکانی کۆمپانیەکانیش بەشی زۆریان ئەتەتسێکەکە ئەو ئامادەنێ چاوپێکەوتنت لەگەڵا بکە کە پەخشی کەیت و دیعای بۆ بکەی بڵێ ئەم پیاوە سیاسی قسەی ئەم سیاست مەدارە گەورە ئەی چۆن ڕێگادا کۆمپانیای فڵان ڕکلام لای تۆ بکە ئێمە ئەو مشکلێشمان نیە ڕکلاممان لەلا ناکەن نەگەوەی پلانمان نەبووە ئەگینا ئەم برادرانە کە نزیکترین هاوڕین و ڕۆژنامەنووسین بەیەکەوە پلانمانداناوە دایان کۆبوونەوەی جۆرا و جۆرمان کردووە لەسەر ئەم حاڵە کاکە چەند جار بەیەکەوە دانیشتوون کە بە ئەم دۆخە تێپەڕێنین بەڵام هەچ پلانی ئێمە دایەنین لە مقابلە شەپۆڵێکی غەلاب هەیە کە ئەلوەستێنێت لەبەرەوەی پەیوەندی نێوان ئێمە لەگەڵ کار بەدەستە سیاسیەکان پەیوەندێکی ناجۆر بووە کە پێشم وایە سروشتێ لە ناو دنیای میدیادا لە ناو دنیای سیاست و میدیادا کە پەیوەندی سیاسی و ڕۆژنامەنووس ناجۆر بێ بەڵام ئەم پەیوەندی ناجۆرە ئەوان بە حکمی هێز و تااقەتەکەیان بەسەر ئێمەیانە شکاندوتەوە کە دۆخەکان گاندۆتە ئەم قەنەعەتە بەڵام بە پێچوانی کاکشوانەوە من ڕەشبین نیم چونکە هێشتا ئەم میدیایە دەنگێکی باشی هەیە و پێگەیشی باشی هەیە لاپەڕەکانی ئێمە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵاتیەکان کاریگەری هەیە و ئەتوانێت ئیشی خۆی بکە بەڵام ئەوەی کە ئەو خوێنەرەی کە جاران لە چایخانەکان لە ماڵەکان ئێمە خوێندەوە کەم بۆتەوە دابەزین فعلەن ئێستا ئێمە یەک نمونەی تر بەم کە پێش بەرنامەکە لەگەڵ کاکەمال بووە لەگەڵ کاگاسۆز باسم کرد تا ئەم ساتۆختەی لەگەڵ جەناب تا قسە ئەەکەم ئێمە پارەی چاپکردنی گۆڤارەکە دەرێنینەوە یعنی هێشتا دنیا وێرانە نەبووە
ینی دنیا کاول نەبووە بەسەریەکە ئەو پێمان وابێ هەموو شتێک کۆتایی پێ هاتووە ئەزمموی لڤین ڕەنگەوا بڵێ هێشتا ئێمە خەڵک قەرزاریە بێ ئەتوانم لێرەوە بێڵم تا ئەم ساتە وەختە ئێمە 80 ملیۆن دینارمان لای خەڵکە لای کۆمپانیەکانیان لای ئەوانەی ڕێکلامان بۆ کردو نامانەوە نامەبەستم ینی دۆخەکە چەند زەخت هەیە نابێ دەڕابەکەمان دانایەوە عفونکە هەر بە دلیلەوەی کە گوش ئەوەی کە کاک ئەحمەد دەڵێ ئێمە ئەم میدیانە بە احتیمام وەسەرەکری هەر دلیلی ئەوەیە کە مەسەرەن دوێنێ سایتی ئەوانیان ها کردووە پیجی ئێوەیان ها کردووە هێرشێکی هاکردن و بە بەردەوامی ئەتاکێک لەسەر ئەمە ئێمە لەسەر ئێوە ئەوخە دلیلی ئەوەیە بڵێ نیچی کاک توانە با ئەوەی اعترافە بکەین بەڕاستی کە ئێمە ئەگەر ناخۆشە میک نا بەڕاستی ئەبێ اعترافە بکەین کە ئێمە باش بیرمان لەوە نەکردوەوە کە چۆن خۆمان بگونجێنین لەگەڵ گۆڕانکاریەکانە وە لە لەحظەیەکی شاکەوتوینەتە سەر ئەوەی کە بیری لێ بکەینەوە کە وڵاتەکەمان لە وەزعێکی زۆر خراپایە کاتەکەی زۆر درەنگە یعنی بۆ نمونە بەسەرەن وەکو کاک ئەحمە باسی کرد ساڵ بووە ئێمە ئاوێنە قازانجمان کردووە ئەنی ئیشی باشمان کردووە بە تایبەتی لە مەجای مارکتینگە ئیش هاوڵاتی قازانجی بە راپۆرتیش بڵێ زەریبەمان ناوە زەریبانەوە بە حکوومەت کە هینی و قازان جواب هەمومان ئەومان کردووە بەڵام لەو ڕۆژەیە ڕەنگە بیرمان لەوە نەکردوێتەوە ئەمە خەتای ئێمەیە کە بیرمان لەوە نەکردوێتەوە باشە ئەمە دنیا بەرەو گۆڕان ئەڕوا پرینت لە خەتەرایە ئێمە چی بکەین هەندێک لە مبەرراتەکان ئەوەیە کە وەکو هینەکەی لێت وەکو مریشک لە هێلکە یا هێلکە لە مریشکە تۆ پێویستە بە تەطویرە پێویستە بە پارەیە کە پارە نەبوو تەطویر ناکەی تا تەطویریش نەکەی ناتوانانی پارە بێنی بەڵام لە ڕاستیە ئەو اعترافا بێ بکەین من بۆ زانیاری جەنابەت 3 ساڵ لەمەوبەر ڕەنگە کاک شوان ئەگەر بیری بێ یان نازانم باسمان بیرمان لەوا کردەوە کە پێویستە پێش هەموو شتێ وەبەرهێنان بکەین لە سایتەکەمانە چونچێکگەسەیدەن بۆ قسەکەت حەزەکەم یعنی زانیاریەک باسکەم 2016 ئەمە تازەترین ئەحساییە لە دقەیەکە 930,000 پۆست لە فەیسبوک ڕۆژانە پۆست دەکرێت لە دقەیەکە 930,000 347,000 تویتیش لە یەک دقەیە کە هەموومانە معلومات و ڕەیە بە بەردەوام ینی پێکەوە ملیۆن و نیوێک معلومان لە یەک دقەیە ئەچێتە سەر سوۆشیال نێتوۆرک یعنی تۆ بە تەمای جریدەیەشی هەفتانە 6 بەرە لە فڕۆنت پێیجا دانی خەڵک ئەزانی یەکێک لەو شتانە ئەزانی ئەمە باسی میدیای چاپکراوەکەین یەکێ لەو شتانە ئەوەیە کە گەورەترین غەڵەت و ئەمە یەکێکە لەو شتانی کە ئێمە مشکلەمانە لەگەڵەیە بەسەراحەت بڵێن گەورەترین غەڵەت ئەوەیە کە تۆ میدیای چاپکراوت هەبێ جا ئیتر ڕۆژنامەی ڕۆژانە بی یا هەفتانە بی یا مجلەی مانگانە بی بیر لە سەبقی سەحەفی بکەیتەوە چون کۆتایی بەڵام ئیجازەم بە قسەکەم تاواکە بەڵام ڕێگەی تر هەیە دەرشپیگڵ مجلەیە لە حیاتی لەسەر سەبقی سەحەفی ئیشی نەکردووە لە حیاتی بەڵام مهمترین مجلەی ئەوانەشی شانەکرێت سێ وازیانێنەوە ئەزانیی گۆڕینەکە چێت تۆ ئەو وەختە ئیش لەسەر راپۆرتی معلوماتیەکەی راپۆرتی تحقیقیەکەی شتێکەکەی ئەو خەبەرەی کە خەڵگە ئەیبیستێت تۆ تەفاسیلەکەی پێڵێ ڕاستە ڕێگا زۆرە بەڵام ئێمە ئەمانەمان نەکردووە و ئەمە یەکێک لە مشکلەکانمان چییە ڕاهاتوین بەوەی ئێمە کە لە هاوڵاتیە دەستمان پێ کرد هەموو عالم بۆچی چاوەڕێی جەریدەکەی ئێمە کرد کەمان چونکە ئەو خەبەرانەی لە جەریدەکەی ئێمە هەبوو زمانە بەس هاوڵاتی هەبوو نەبوو شوێنێکی تر نەبوو بەڵام ئەگەر تۆ ئێستاش بەتەمابی بەمەگرەوە بەریتەوە قەت نایبێتەوە تەبعاً تاو بۆ گرەوە وڵی با تۆزە شەفافتر قسە بکەین نەزانی ئێمە میدیای ئەهلی بە دوو مەرحلە ڕۆشن مەرحلەیەکە مەرحلەی شۆڕش بوو هەروەکو سەردەمی پێشمەرگاتی مەرحلەی دووەمە مەرحلەی دامەزراوەیی بوو من قەنەعاتم وایە مەرحلەی لە مەرحلەی شۆڕشەوە بۆ دامەزراوەی ئێمە نەمانتوانی مؤسساتی دامەزراوەی دروست بکەین تۆزە واقعی بین ئێمە کارکتەری میدیای ئەهلیمانەیە ژاوکو دامەزراوەی تۆکمەی بەردەواممان نییە دوورمەڕەوە ئاورەکەینەوەی لە چواردەوری خۆمان هەموو برادرانە ڕۆژنامە نووسانی ئەم مەجموعانی لێ دەکە لەگەڵ مەجموعەیەشی ترە هەموو برادرانی کە لامانی شەکە لەسەر کەناڵە حیزبیەکانی ئیشەکەن بەڕاستی یا سێبەرەکانی ئیشەکەن ئێمە ئەو مەرحلەیەمان نەتوانانی بجۆزینەوەی ئەمە خاڵێکە خاڵێکی تریان ئێمە نەمانتوانی ئیداری مؤسساتی ئیعلامی خۆمان باش بکەین و پلانمان هەبێ و لەسەر پلانەکە بڕین و خاڵێک تیش من قەنەعاتم وایە ئەوەی تۆ لە بڕگەی یەکەمە ئێمە نەهاتینی سێرچێ بکەین خوێنەر چیە بێت من قەنەعاتم وایە
مجلە و جەراید ئێستا من ڕام وایە ینی مجلە و جەراید بەو شێوەی کە بۆ شێوە وشک و برینەی کە کۆن هاوڵاتیمان پێ دەرەکەت یا ئاوێنەی پێ دەرەکەین یا هەر گۆڤارشکە من قەناعەتم وایە ناڕاتە بێ سێرچکەی وەکو تۆ خوێنەر هەنێجار تا حکوم بە چیەوەکات تۆ لە پەنا ئەو تەسلیە ئەو بابەی کە ئەیکەی بۆ تەسلیە و کە خوێنە لای مەقبولە ئەتوانی کۆمەڵێشتی جدیشی پێ بڵێ ئەوەی کە ئێمە نەماکردو من قەناعەتم ئەو سیانەیە نەماتوانێت ئیدارەیەکی مؤسساتی ئیعلامی بکەین نەماتوانین مؤسساتی ئیعلامی باش دروستکەین کارکتەری ئیعلامیمان دروست کردووە و من قەناعەتی شما زۆر ئێمە نزیک نین لە شارێ ئەوانەیە شارێ چیەوێت بەڵێ کاکە کەمال کاگا سۆ نقطەیەکی مهمی باس کرد طبعا لەگەڵ ڕێزمای ئەمە یەکەم جارە لەوە چێ دامنیشتین لەسەر مۆزوع مع العلم لە ئەزمەیەکی گەورەیە سەحافەی کوردی و ڕۆژنامەکان خەریکە داخرێن یعنی ئەم گروپی کە یەکێکین لە گروپە کۆنەکەی با بڵێن میدیای ئەهلی لەوانەیە فرسەت نەبوو بێ هەر دانیشتین مناقەشەش بکەین لە کاتێک ئەو مناقەشاتی جدیە لە دنیا ینی ئەکرا ئێمە هەر بۆ نمونە بیرمان لە تەحالوفێ بکرداتەوە بیرمان لە هەمانگی بکرداتەوە بیرمان لەوە بکرداتەوە مەسەرەن کە ئێستا NRT لە ڕەنگە لە وەزعی لەوانەی تر باشتر بێ لە ڕووی مؤسسات و لە ڕووی مالیەوە پێکەوە یعنی جۆرێک لە هاوپەیمانیەکی وامان دروست کردە بیر لە ئیشێکی هاوبەش کراتەوە بۆ نمونە یعنی ئەمە یڵم ئێمە نەموناقەشاکەین و نە بە دوای ڕێگەکان ئاگەڕێن ئەگەر بینەوە سەر چوارچێوەکەی یەکەم کە بە سەراحەت لەسەر خۆمان قسە بکەین کاگەسۆسیش باسیەوەی کرد یعنی ئێمە مۆدلی ئیشکردنەکەمان مۆدلە کۆنەکەیە جاران خەڵک ینی کە ڕۆژنامەمان دەرەکرد بەشێکی زۆری ڕۆژنامەکەمان هەواڵ بوو لەسەر مستەوای هەفتانە ئێستا وەکو باس کرا سەبتی سەحەفی تاوەقیمەتی تانەما ڕۆژنامە پیر بووە لەسەر جادەی بینی هەر یەکەم دەقەدەر چوار خۆڵی لێ نشتووە و کە سەیرێک ئێستەکەی معلوماتەکانی کۆنە هەر شخصیەتی ڕۆژنامە شخصیەتێکی پیرە ئێستەکە لەسەر جادە و لە کۆشکایی بینی بۆ فرۆشتن بۆیە ئەبێ بیل لەوە بکەین و اعتراف بۆ بکەین کە ڕۆژنامە و گۆڤار ئەبێت کۆنتێنتەکەی و محتەواکەی بە نوعێکی کە دەستبەرێ بۆ شتەکان لە باتی ئەوەی زانیاری بە تێگەشتن بە لە باتی ئەوەی معلومات دابینکە ڕوئیا و فەهم و باگراوەندە بۆ دابینکە بەڵام ئێمە ئەم شتەمان نەکردووە ئێستا ئەمە ئاوێنەیە لە بەردەستما لەوانەیە کاگاسۆس پێی ناخۆش بێ مقابلەی تایە 2006 وتاری تایە 2006 مع العلم ئۆکسفۆرد هارڤارد دراسەیەکی کردووە ئەڵێ بینەری خوێنەر ئەم سەردەما 146 زیاتر تەحمل ناکە هەمووتان نەزانن لە سوۆشیال نێتوەرکە ڤیدیۆی تایە BBC ڤیدیۆ داانێ ئەڵێ 15 چرکەیە بۆی بزانێ تەحملیەوە تەیە کلیشیکەی ئەگەر بزانی 15 چرکە زیاترە کلیشی ناکەی ئێمە مناقەشەکەمان تاسە لەسەر سەبەبە خاریجەکان و لەسەر بابەتە مۆزوعەکەیە قسەکەمان لەسەر بابەتە زاتیەکەی خۆمان نییە جەناب ڕاچیە من پێم وایە کە توانە ینی ئێمە معسووم نەبووین لە غەڵەت ینی خۆ وازەح ئێمەش خەڵک بووین وەکوی مامەسا ئەحمەد وتی ئێمە لە باگراوندی میدیای حیزبی وانەیەوە خراپترین میدیای حیزبیەوە دەستمان پێ کرد ینی بڵین ئەمە تقریبان وەکو مەرجەعێک هەبوو لە وەکو کاری میدیایی بەڵام دروست وایە ئەگەر من نەبێتە مەتەح بە فعلی میدیای ئەهلی قۆناغێکی تازەی هێنایە پێشوانێ بە هەموو کەم و کورتیەکانیەوە بەڵام تەعاملکردنی لە ناو میدیای ئەهلیە لە ئاستی ئەوان نەبووە ینی بڵین نەمانتوانین لەو ئاستا مامەڵە بکەین لەوەی کە ئێمە بەردەوام کۆنتاکمان لەگەڵ دنیای دەروی خۆمانە هەبێت لەگەڵ میدیاکاری دنیای دەروی خۆمانە هەبێت ئێمە نەمانتوانێت تەبابین لە ناو خۆمانە ئەوەی کە کاتی خۆی لە هاوڵاتی ئێمە هەنێ پێشنیارم کرد بۆی کە هیچ نەبێ شتێک دروستکەین بۆ دروستکردنی تەبایی ئێمە و لڤین و ئاوێنە بوون مثلا ئێوە خۆتان لە ئاوێنە نائن بوون ینی زۆر تەبانە بوون لەگەڵ ئەو بۆچوونە مەسەر ئێمە بیرمان لەوە کردوانێت کە نابێت تەسلیم بەم ئەمری واقع بین کە تەنها یەک سندیکا بێ خێکی لە کێشەکانمان ئەم سندیکایە کە ئێستا هەیە سەربارێک خەڵکی باشی تایە بەڵام سیستەمی ئەم بەڕێوەکردنی ئەم سندیکایە هەمیشە ئەرقەلە و گۆڵی بۆ ئێمە دروست کردووە کە زیاتر لە دۆری 7,000 ڕۆژنامەنووسی تیا بۆ نەشمانتوانیوە ئیسیفادی لێ بکەین بۆ گوشا دروستکردن بۆ دروستکردنی ڕوئیا هیچ نەبی ئەمە کۆنفرانس بکای ئەمە دەورەی هەبێ ئەمە تقریبا سندیکایەک بۆ پاژماوی شەڕی ناوخۆ بۆ وەکو پاژماوی حرب تەعاملی لەگەڵ قەزەکان ناکردووە ینی ئێمە دەست و پێمان گیراوە لەوەی کە سندیکایەکمان نەبووە خۆشمان نەمانتوانیوە دروستیکەین نەمانتوانیوە کۆنتاکمان بەیانسا ناتوانین سندیکا دروستکەین ئەمانتوانی کۆمەڵ بەڵام ئێمە هەموو ئەوانەمان هەوڵماندا بەڵام یەکشت کە من حەزەکەم ینی ئێمە کە ئەڵین ئەم ستایلە کۆنە ئەبێ واز دێبێنین و ئەمە شەرعێت بین بەوەی کە ئێمە بزانین خوێنەر چێوێ بەس ئەوەی بینێ ئەمەش خەتەرە ئەمەش لە میدیا خەتەرە چکە ئەم
میدیای ئێمە لە قۆناغێکی ترایە وەکو باسم کرد هەر وڵاتە خصوصیاتێکی خۆی هەیە ئەم وڵاتی ئێمە خصوصیاتی و تایبەتمەندێکی تری هەیە ینی ئێمە لە وڵاتێکانین دەوڵەتی هەبێ و دامەزراوە بێ مجرد ئێمە کۆمەڵی ڕخنەمان لێ هەبێ من بۆ خۆم شخصی خۆم ڕخنم لە کۆی سیستەمەکە هەیە ڕاستە کاگە ئەحمەد دوو دەقەمان ماوە تۆ فەرموو ئێمە کۆمەلگایەکین عادەتەن نەک هەر ڕۆژنامە و کللتۆری خۆمان دیادا ڕۆشنبیرەکانی خۆمانە کوژین ئەوە شتێکی سروشتێتیە بەڵام ئەوەی کە هاتۆتە پێشوانێ مەسلەی سوۆسیال میدیا و گورزی کوشندەی لە میدیای پرێمداوە هەر شارستانیت بە گشتی زیانی دێکردو نەکرد کۆمەلگای کوردی هەش پێش وە لە زیانەکانی لە ساڵانی داهاتووە دەرەکەوێت لەبەرەوە نابێت ناومێدیشی زۆر هەبێت و تەنها چاومە لەسەر خراپیەکانی خۆمان بێت ئێمە کارێکی باشمان کرد پێم وایە کارێکی باشمان بۆ کۆمەلگایە کرد بەڵام کۆمەلگا من ئەڵێم چەند سوڵتە کۆمەلگا ئاوا پاداشتی داینەوانی ئەوەیە کە ئێستایی بینی بەڵێ ڕۆبرت مەردۆخ کە گەورە سەرمایه‌داری بواری میدیا لە جیهانە 5 ملیارد دلاری لە بواری میدیا بەگەر خسووە و 32 جریدەشی هەیە ئەڵێ 2020 کۆتایی سەحافی نووسراوە جایوادارمەوە شمولی لڤین نەکاوتەوە مەشمولی هەمومانەکات چونکە هەمووی وەکو جەنابەت دوتر لە پای زایت یعنی ئەوە لە سەربەرێک نزیک بووینەتەوە بەڵام حەز ناکەم دەسەڵاتش دڵی بەوە خۆش بێت چونکە میکانیزمەکانی ڕوبەڕووبوونەوە هە زۆرە دەمێنینەوە فۆرمەکە لەچی من ببوورە بۆی تەوزیحیش بم من ناڵم میدیا ئەمرێ بۆ زانین دەسە ئەگەر حتا پرن نەمێنێ ئێمە لەسەر ئاستی ئاسۆی سوۆسیال میدیامانەوە مکە سوڕیاتی بەڵام فۆرمەکەیە گۆڕ گرنگەوەی بمێنینەوە بە هەر جۆرێک زۆر سپاس بۆ بەشداریتان سپاستانەکەم کە بەشداریتان کرد بینەرانی خۆشەویستە ئەڵقەیەکی تری دیالۆگ شاد و سەلامت بن.